بەرگەی یەکەمی نیوڕۆژی دۆستان بەرگەی چاوبەچاو ڕۆژانە نزیکەی 150 هاونیشتیمانی لە سلێمانیەوە دەبوو سەردانی هەولێر بکەن بۆ ڕاستاندنی دیکۆمنتەکان، دواتریش لە ئەنجومەنی وەزیرانی عێراق بە هەمان شێوە کارەکانیان ڕایی بکرێ و بچێتە بەغا. بەڵام بۆ یەکەم جار فەرمانگەی ڕاستاندن دەکرێتەوە لە بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی سلێمانی. فەرمانگەکە کاراسانی زۆر بۆ خەڵکەکە دوای 7 مانگیش ڕۆژنامەندی وەزارەتی دەرەوەی عێراق لەو بارەیەوە وەرگیراوە. لەسەر ئەم بابەتە بەڕێز ئەمید سالار عەبدوڵڵا بەڕێوەبەری گشتی پاسپۆرتی سلێمانی لە سلێمانیەوە لەگەڵمانە. کاک سالار بەیانیت باش، سپاس بۆەوەی کە لەگەڵ ئێمەی دەرچوونی ئەم بڕیارە و کاریگەریەکانی لەسەر خەڵک و کاراسانی بۆ خەڵک بۆ ئەوەی ڕاستاندر بوو دیکۆمنتەکانیان لەمەوە لە سلێمانی بکرێت چییە بێ ئیتر خەڵک زەحمەت نابینێ بچێتە هەولێریان دیکۆمنتەکانی بچێتە بەغدا. کاریگەریەکانی چییە بن؟ بەیانی ئێوەش باش، خۆشحاڵم لەگەڵ بەڕێستان. وەکو بەڕێستان ئاگدارن ڕۆژانە هەموو ڕۆژێک لە سنووری پارێزگای سلێمانی هەڵەبجە و دەوروبەری نزیک 150 هاوڵاتی پێویست بوو بۆ ڕاستاندنی دۆکۆمنتەکانی خوێندکارانی زانکۆ، پەیمانگاکان، ئەو مناڵانەی کە لە دایکە بن و باوکیان لە دەروی وڵاتە، هەروەها فرۆشتنی عەقارێکە یا دەرهێنانی پاسپۆرتە یا کارتی نیشتیمانی و زۆر بواریکە لە ژیاندا پێویستی بە ڕاستاندنی دۆکۆمنتەکانیان هەبوو و پێویست بۆ هاوڵاتیانە سەردانی پەیوەندەکانی دەرەوە بکەن لە هەولێر، لەوێ مۆر و ئیمزا بکرێ و دوایەوە بچنە وەزارەتی داد هەر لە هەولێر، لەوێ مۆر و ئیمزا بکرێ، دوایەوە بچن بۆ بەغداد، لەوێ لە ناوچەی سەوز منتقەی خەزرا نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستانی لەوێ بە هەمان شێوە مۆر و ئیمزا بکرێت و دوای ئەوە بێنە دەرەوە لە ناوچەی سەوز لە منتقەی ساڵحەیە لە وەزارەتی دەرەوە لە فەرمانگەی ڕاستاندن لەوێ تەصدیق بکرێت. هەندێک هاوڵاتی هەبوو سەرڕایەکەوەی ئەو هەموو ڕێگەی بڕیوە نێوان سێ شاری بڕیوە، لەوێ پێیان دەوت یەکێ لە دۆکۆمنتەکانتان نەقسی هەیە و دیسانەوە باز نەکە دووبارە بایەوە. لە میانەی 7 مانگی ڕابردوودا هەوڵێکی زۆر درا کەوا ئەم کارە چارەسەر بکرێ و ئاسانکاری بۆ هاوڵاتیان بکرێ و لە جاتیەوەی لە نێوان سلێمانی هەولێر و بەغدا هەر لە سلێمانی کارەکانیان بۆ ئەنجام درێ و لە خۆشبەختانە کارەکان گەیشتە ئەنجام هەوڵ و مانوبوونی بەڕێزان جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان، هەروەها پارێزگاری سلێمانی کاک دکتۆر هەواڵ و بەڕێز سەرۆک کۆماری عێراق کاک دکتۆر بەرهەم توانرا ڕەزامەندی وەزیری دەرەوە وەربگیرێت بۆ ئەوەی ئەو فەرمانگەیە لە شاری سلێمانی بکرێتەوە و لە مانگی 12دا تیمێکیان هاتن بینایشیان دیاری کرد لێرە و خۆشبەختانە لە پێش هەفتەی ڕابردوو تیمی دووەم هاتن تەجهیزی بیناکە کرا و ئامادەکاری تەواوی وەکرا و ئێستا قەتعە و ئاڵاش هەڵواسراوە ماوەتەوە لەم هەفتەیە کارمەندەکانیان بێن و دوای ئەوە وەزیری دەرەوە بێت بۆ سلێمانی بۆ ئەوەی افتتاحی بکات و بەڕووی هاوڵاتیانە بکرێتەوە. بە پێی وتەی ئەو هاوڕێیانان کە لە وەزارەتی دەرەوە هەموو ئەو کارانەی کە لە نێوان هەولێر و سلێمانی و بەغدادا دەکرا کە نزیک مانگی چێخایەن ئێستا لە ماوەی نیو سەعاتە کارەکەی تەواوە بێ، بۆیە هاوڵاتیان خزمەتگوزارەکە ئاگاتە نزیکی ئەوان و لە نزیکەوە لە ماوەی نیو سەعات کاتژمێرە ئەتوانن ببن بە ڕاستاندن بۆ دۆکۆمنتەکانیان بکەن. کاک سالار هەموو پێویستی ئێوە هاتنە دابینکردن ژالیە بەغداوە کەنگی هوێ بدرستی دەست بەکار بکەن. بەڵێ هەموو پێداویستەکان ئامادە کراوە و تستی تەواوی هەموو کارەکان کرا، تەنانەت سیستەمی کۆمپیوتەرەکانیشان ڕەبت کرد بە وەزارەتی دەرەوە. ماوەتەوە لەم هەفتەیە فەرمانبەرەکان لە وەزارەتی دەرەوە بێن لێرە دەوام بکەن لەبەر ئەوان سەلاحەتی تایبەتی خۆیان هەیە، وەکو چۆن کاتب عەدل سەلاحەتی وەرگردووە بە هەمان شێوە ئەوانی سەلاحەتی تایبەتی خۆیان هەیە لەلایەن وەزیری دەرەوە و دێن لێرە کارەکانیان ئەنجامەدەن و هاوڵاتی لە ماوەی نیو کاتژمێرایتر لە
لەمەودەوە ئەبێ بە خاوەنی دۆکۆمنتەکەی خۆی و بەڕاستاندنی بۆ کراوە و ئەمە بۆ یەکەم جارە لە مێژووی پارێزگای سلێمانیە ئەم کارە لێرە ئەنجام درێ. سەرڕای ئەوەش تەنها پارێزگای سلێمانی سوودمەند نابێ، بەڵکو پارێزگای هەڵەبجە، ئیداری ڕاپەڕین، ئیداری گەرمیان، خانەقین، کەرکووک، دیالە ئەتوانن بێن. هەروەها هاوڵاتیەک ئەگەر خەڵکی دووهۆک و هەولێر بوو سوتفە هاتە سلێمانی ڕێگەی کەوتە ئێرە ویستی ڕاستاندن بکە بە هەمان شێوە ئەکرێ لێرە خزمەت بکرێ و کارەکەی لە ماوەی نیو کاتژمێرە بۆ جێبەجێ بکرێ. کاک سەرەر ئەو دیکۆمنتانە چونکە پێویستیان بە ڕاستاندن هەیە، ینی هاونیشتیمانیان و هاوڵاتیان دەتوانن لەو فەرمانگەیە کام دیکۆمنتیان ڕاستاندن بکەن؟ بۆ نمونە کەسێک لێرە کەسێک لە هەندەرانە قۆتزانی ئێمە چەندی میلیۆن هاوڵاتی لە هەندەرانە عقارێکی لێرە خانوویشی دوکانێکی بیفرۆشێت ناتوانێت بیفرۆشێت پێویستی بە ڕاستاندن هەیە. مناڵێک لە دایکە بێت و باوکەکە لە دەرەوەی وڵاتە پێویستی بە ڕاستاندن هەیە بە پێچەوانەوە. هەروەها هەموو ئەو خوێندکارانەی کە لە پەیمانگە و زانکۆکانن بۆ تەزدیقی شادەکانن ئەگەر بیانەوەی لە زانکۆیەک لە دەرەوە وەرگیرن پێویستی بە ڕاستاندنە. هەروەها پزیشک ئەندازیارێک لە دەرەوەی وڵات ماستەر و دکتۆرای هێناوە لە یەکێ لە زانکۆکانی جیهان و دێتەوە لێرە وەزارەتی تعلیمی و عالی پێویستی بە ڕاستاندن هەیە و زۆر بواریکە پێویستی بە ڕاستاندن هەیە. لێرە هاوڵاتیان سوودمەند دەبن. هەموو ڕۆژێک نزیک 150 هاوڵاتی سەردانی بەغدایە کرد بە تێکڕای ساڵێک ژمارێکی زۆر لە هاوڵاتیان سەردانیانە کرد. سەرڕایەوەی هەندێک هاوڵاتی ئەسڵەن هەر نەیەوێرا بڕوا بۆ ئەوێ چونکە بە هۆکاری ئەمنی بە هەر هۆکاریش کە بێنەیەوێرا بڕوا بۆ ئەوێ و وەسیت ئەکەوتۆ بینەوە کێشەی لێ ئەکەوتەوە. ئێستا خۆشبەختانە هاوڵاتێک خۆی ئامادا بێت و لە ماوەی نیو کاتژمێرە کارەکانی بۆ ئەنجام ئەدرێ. و ئەگەر مەجال هەبێت لە حزوری جەنابتانە بێت کە فەرمانگەی ڕاستاندن یەکێک لەو خزمەت گوزاریانەی کەوا ئێمە لە پشاری سلێمانی ئەنجاممانداوە لە میانەی سەردانمان بۆ وەزارەتی دەرەوە تێبینیمان کردکەوە مەعهەدی خدمەی خارجی کراوەتەوە کەواتە ئەگەر کورتی کەینەوە بڵێن پەیمانگەی دیبلۆماسی ئەگەر خۆمانە و ناوی لێ بنێن لە وەزارەتی دەرەوە. ئەم مەعهەدی خدمەی خارجیە بۆ ئەوەیەکەوە هەر کەسێک دەرچووی زانکۆیە لە بوارەکانی یاسا، علوم سیاسە، هەروەها سەحافە و زمانەکانی ئینگلیزی، فەڕەنسی، ئیسپانی، ڕووسی، هەروەها ئیدارە، ئابووری، ئامار ئەتوانێت ئۆنلاین لەسەر لینکێک پێشکەشی فۆرمەکە پڕکاتەوە و بەشداری ئەو مەعهەدە بێت. ئەو مەعهەدە ئەگەر کە وەرگیرە ئۆنلاین کە وەرگیرە ئەتوان دوای ئەبێ بە مۆزەف لە وەزارەتی دەرەوە لەسەر حکوومەتی ئیتیحادی و دوایەوەی چەند خولێکە بینێن لە ناو وەزارەتە ئامادە ئەکرێ بۆی بچێت لە سەفارەتەکان لە دەرەوەی وڵات ببێ بە مۆزەف. ئێمە تێبینیمان کردکەوە ژمارەی ئەو کوردانەی کەوا لە سەفارەتەکانن لە قونسوڵیەتەکانی عێراقن لە ئەوروپا و لە وڵاتانی جیهان ژمارەیان زۆر کەمە و پێمان خۆش بووکەوە خۆشبەختانە بەکو خزمەت گوزاریەک دەست بۆ ئەو بوارە بەرین و فۆرمێکی زۆرمان کۆپی کرد و بانگەشەمان کرد لە کەناڵەکانەوە کە هاوڵاتیان نەتوانن بێن سەردانمان بکەن تاکو بەرچاویان ڕوونکەینەوە و هاوکاریان بکەین کەوا لەوێ ببن بە خوێندکار. قونسوڵیەتەکان پێشتر هەژمارێکە زێدەیە خەڵکێ دچوونە بەغدا بۆ ڕاستاندنێ بەس نەها وێ بەری خۆ بدنە سلێمانی، یعنی قەرەباڵغەکە زێدە دروست نابە لە لای ئێوە فەرمانبەران بەش دکن مەسەلەن چەند فەرمانبەر لە لای ئێوە ئیش دەکەن؟ بەڵێ ئەم فەرمانگەیە کە کراوەتەوە لە پارێزگای سلێمانی سەر بە وەزارەتی ناوخۆ سەر بە پاسپۆرتی سلێمانی نابێت، واتە ئەم کارە لە دوور لە نزیک پەیوەندی بە پاسپۆرتی سلێمانیەوە نییە. دوور نییە لە 100 بۆ 2 پەیوەندی بە پاسپۆرتی سلێمانیەوە بێ بۆ ئەو کەسانەی کەوا باوکیان لە دەروی وڵاتەوە لێرە پێویستیان بە پاسپۆرتە مناڵەکانی کە خوار 18 ساڵن باقی پێویستی بە پاسپۆرت نییە و لە سانەوە هەشتی ئەو خزمەت گوزاریانە کە سوودی لێبینین هەموو دایرەکانی دەوڵەتە لە پارێزگای سلێمانی. ئێمە بەڕاستی ڕاستە پەیوەندیشی زۆری بە ئێمە نیە لە ساعت 2 لەوانەیە پەیوەندی بە ئێمەوە بێت، بەڵام تێبینیمان کرد کە ئەم هەموو هاوڵاتیان ناڕەحەتیەکی زۆرە بینن لە نێوان سلێمانی هەولێر و بەغدادا، بۆیە پێمان باش بوو کەوا دەست بۆ ئەو دۆسەیە بەرین و کاری لەسەرکەین لە ماوەی 6 مانگی ڕابردوودا توانیمان ئەو بەرهەمەمان هەبێت و ئەو خزمەت گوزاریانە پێشکەش بە شاری سلێمانی بکەین و لێرە هەموو دایرەکان و کەناڵەکانی دەوڵەت سوودی لێ ببینن. وەڵێ کاک سەرەر دوا پرسیارم
بابەتی ڕاستپاردن یان پرۆسی ڕاستاندن ببوورە پێشتر ئاوا بوو کە فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە وەزارەتی داد دواتر دەچوە بەغدا یان ئێمە پرۆسێکی درێژ و ئێستا هەموو ئەمانە لەو فەرمانگەیە دەکرێت. بەڵێ هەموو ئەمانە لە ماوەی نیو ساعتدا نیو کاتژمێردا لەم فەرمانگەیە جێبەجێکرێ و ئەو هاتوچۆی هاوڵاتی نامێنێ. حکوومەتی هەرێم ئەم کابینەوە نوێیە بڕیاری داوەکەوە ئاسانکاری بۆ هاوڵاتی بکرێ خزمەتگوزاری بە ئاسانی بگا بە هاوڵاتی بۆیە لەو ڕوانگەیەوە لەسەر هەمومانە لەسەر هەموو بەڕێوبەرەکانە لە شاری سلێمانی چەند دەتوانێت ئاسانکاری پێشکەشکات خزمەتگوزاری پێشکەشکات بە هاوڵاتیان کاتی خزمەتگوزاریەکە کەم کاتەوە خزمەتگوزاریەکە بە شێوەیەکی نزیک بێنێتە هاوڵاتی ڕاستەوەکو دووبارەوتمان پەیوەندی بە پاسپۆرتەوە نییە بەڵام ئێمە پێمان خۆشە لە ساری سلێمانی کەوا هەر دۆسەیەک هەر کێشەیەکە بێت بتوانین دەرەقەی بین هەوڵی بۆ بدەین لە ماوەی چەند مانگیش ماندوو بین پێوەی بەس بگەین نەتیجەی کۆتاییکەوە ئاسانکاری بە هاوڵاتی بدرێت. ئەگەر لە دەروی پاسپۆرتیش بێت ئێمە هەردەسی بۆ بین و کاری لەسەرەکەین. یەکێک لەوانە ئەو بابەتەیە و کاری دووەم ئەوەی کە بەڕێستم ڕاگەیانکەوە معهدی خدمەی خارجیەکە من پێڵێم کە پەیمانگای دیبلۆماسی بۆی هاوڵاتیان تێبگەن خوێندکار ئەوە دەرچوویکی زۆرمان هەیە لە شاری سلێمانی و دەوروبەری تەنان لە هەولێر و دهۆکیش کە دانەمەزراون ئەتوانن بێن ئەو فۆرمە پڕکەنەوە 3 ڕۆژ ماوە تەنها 3 ڕۆژ بۆ ئەوەی بتوانن پڕیکەنەوە هەموو بەشەکان پەیمانگەیە وەرگیرێن ساڵێک لەوێ لە بەغدا دەخوێنن و دوای ئەوە لە بن بە مۆزەف لە سەفارەتەکانی دەرەوە لە قونسولیاتەکانی عێراق لە یابان لە ئەمریکا لە ئەوروپا لە ئەفریقیا لە هەر شوێنێک و 4 ساڵ هەر 4 ساڵ جارێکیش لە دەوڵەتێکە بێت. بۆیە فرسەتێکی باشە ئێمە وەکو نوێنەرایەتی کورد لە قونسولیاتەکان و سەفارەتەکانی عێراق لە دەرەوە ڕێژەمان زۆر کەمە و دیسان دەرگایەکە واڵایە بۆ ئەو گەنجانێکەوە دەرچووی زانکۆن دەتوانن بێن ئێمە لە بەڕێوەبەرەتی پاسپۆرت فۆرمان بۆ ئامادەکردوون یارمەتی زۆریان نەدەین ڕێنماییانەکەین چۆن پێشکەشیکەن هەروەها چۆن ببن بە خوێندکار لەو پەیمانگایە دوای تەواوی کردچی بکات و چۆن وەرگیرە لە سەفارەتەکان. ڕاستە ئەمەشکاری ئێمە نییە بەڵام پێویستە لەسەر هەموو ئەو لێپرسراوانی کەەوە هەن لە حکوومەتی هەرێم هەر دۆسەیەک هەر کەناڵێک هەبێت کە خزمەتگوزاری بە هاوڵاتیان پێشکەشکات دەستی بۆ بەرین ئەگەر ئیشی ئێمەش نەبێت چونکە ئێمە لە کۆتایی هەڵە نیشتیمانی ئەم وڵاتین و ئەمە وڵاتی ئێمەیە ئەمە بە هەموو شێوەیە خزمەتی بکەین. بەڕێز حەمید سالار عەبدوڵڵا بەڕێوەبەری گشتی پاسپۆرتی سلێمانی سوپاس بۆ ئەوەی کە لە سلێمانیەوە لەگەڵمان بوو. دەست خۆش.